ڕۆژ دوای ڕۆژ گرفتە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوونەوە لە قەزای سۆرانیش هاوڵاتیان نیگەرانن لە خراپی دۆخی تەندروستی. سەرەڕای ئەوەی ئامێری پێشکەوتوو بۆ نەخۆشخانەکان دابین کراوە، بەڵام نەبوونی دکتۆری پسپۆر و گرنجینەدان بە هاوڵاتیان لە نەخۆشخانە حکومیەکان هاوڵاتیانی بێزار کردووە. من نەخۆشم هەیە دەی بەمە لای دکتۆرێک یەشێک لەو دکتۆرانی کە لێرە دەوام دەکات سەر بە حکوومەتە دەڵێت سبەی بڕۆ ئەم خەستەخانە بۆ ئەوی لیژنەی تووبی بڕیا لەسەر چارەنووسی نەخۆشەکەدا ئایا عملیاتی بکرێن یان نا، چونکە پەڕەکانی خوێنی پەڕەی سپی خوێنمەینی کەمە دەبێت بڕیاری لەسەر بدرێ ئاخۆ لێرە عملیات بکریان لە هەولێر یاخود ئەم پەڕە خوێنانی لە هەولێر بۆ بینی ئێران. بەڵام کەچی دێمە ئێرانە هیچ دکتۆرێک ناتوانانی ببینی، بەڵام هەمان ئەو دکتۆرانێک کە لە عیادەکان چارەسەری نەخۆشەکان دەکەن هەر لە خەستەخانە حکومیەکانیش داوام دەکەن، بەڵام احترامی نەخۆش ناگرن، احترامی سەردانی کەرەکانیان ناگرن، بۆ ئەوی ناچار ببن بچن لێمە دەرێ پارەسەر بکەن و لە عیادەکانیان سەردانیان بکەن. دەڤەری سۆران بە 4 قەزاوە خاوەنی تەنها یەک نەخۆشخانەی گشتیە و هاوڵاتیانیش نیگەرانن لە خزمەتگوزاریەکان. بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتیش لە سۆران دەڵێت نەخۆشخانەکە لە ئاز داخوازی هاوڵاتیان نییە، چونکە 4 قەزای لەسرە و تووشی قەرەباڵغی زۆر دەبین و پزیشک و کارمەندمان کەمن. ئەتوانم بڵێم ئێمە ئەگەر باسی تمۆح و باسی داخوازی هاوڵاتیان بکەین بەڵێ يعني نارين أولا ما لتموحي خمان دين ياخذ لأز دخوازي هاولاتيان دين چونکە وەکو هەموو خەڵکە زانی ئەو نەخۆشخانەیە بارگرانی 4 قەزای لەسەر ئەو نەخۆشخانەیە تەنها بۆ قەزای سۆران دروست کراوە، بەڵام نەخۆشەکانی هەر 4 قەزایەکە هەبرین هەرم سۆران مێرگە سۆر ڕواندز چۆمان هەمووی ڕوو لەو نەخۆشخانەیەکەن بە حکمی ئەوەی زۆری پسپۆری پزیشکیەکان لەو نەخۆشخانەیە هەن، هەروەها خزمەتگوزاریەکانیش بە شێوەیەکی زۆر باش پێشکەشکرێن. بەرپرسی لقی سۆرانی تەندروستکارانی کوردستانیش دەڵێت خزمەتگوزاریە تەندروستیەکان لە سۆران لە ئاستێکی خراپدایە هەر لە نەبوونی دەرمان و دکتۆر. ئەبینی کاردانەوەی نەخۆش لە زۆر جار لە نەخۆشخانەکان بە برین بە نێگەتیڤە لەبەرەوەی هەست بەوە ئەکات کە لە نەخۆشخانەکان خزمەتگوزاریەکی باشی پێشکەش ناکرێت، چونکە دەرمان کەمە یاخود دکتۆرەکان بە پێی پێویست نین، یاخود دکتۆرەکان بڵین لە سۆران دکتۆر کە هات پێگەیشتیەوە خەڵک شارەزای بوو ناسێندرا یان ئیشی باشی کرد نەقلەکرێت، یاخود نەخۆشەکان لە دکتۆرەکان لە نەخۆشخانە ناتوانن خزمەتی باش و پێویست بە نەخۆشەکان بکەن بە هۆکاری ئەوەی کە لە بنکەکان یەکسەر نەخۆشەکان نەقلی نەخۆشخانە گەورەکان ئەکرێت. کەرتی تەندروستی حکومی لە هەرێمی کوردستان لای هاوڵاتیان متمانەیەکی ئەوتۆی نەماوە بەهۆی گرنجینەدان بە نەخۆش و چارەسەر نەکردنی پێویست. لەلایەکی تر کردنەوەی نەخۆشخانە ئەهلیەکان و گرانی نرخیان بارگرانیەکی زۆری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.